بەنای خوای گەورە و میرەبان ساوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پایتەختی هەرێمی کوردستان لەگەڵتانم ئەمڕۆ باز لە پەشیمانی دەکەین بە بزانین هاوڵاتیان پەشیمانی خۆیان بۆ شتێک دەردەبڕن لە چ شتێکی ژیانیان پەشیمانن دەبینین زۆر جاران خەڵکی لە بەفیڕۆدانی کاتەکانی تەمەنیان پەشیمان دەبنەوە یاخود کارەکانیان قسەکانیان جلوبەرجیان هەسوکەوتیان لە پێناو ڕازیکردنی دەوروبەری بووە کەسانی دەوروبەر بووە پەشیمانی دەردەبڕن و چ شتێک شاوی ئەوەیە مرۆڤ کە پەشیمان بێتەوە پەشیمانی خۆی بۆ دەربڕێت ئێوە لەگەڵمان نابن سەرنج و بۆچوونی هاوڵاتیانتان بۆ دەگوازمەوە بینەرمان بن. مرۆڤ پێویستە لە ژیان لە چی پەشیمان بێ؟ بەس لە خراپە و لە قسەی ناشیرن و لە دوو ڕووی و لەو شتانە پشێمان دەبێنە لە شی باش قەت پشێمان نابیەوە. دروستە یعنی ئەگە کارێکی باشمان کرد پێویست ناکە پەشیمان بینەوە. قەت لە کاری باش کەس پشێمان نابتەوە چکە لەبەرەوەی کاری باش جوانە ڕێک و پێکە ئینسانیەتە بە زۆڵای کاری خراپەر خراپە. لەبەر هەندی دەرێم ناوی لە کاری باش پەشیمان بینەوە خەڵکانێکمان هەیە دەڵێ بەرامبەر فرانی زۆر باشم پەشیمان بوومەوە کە ئەو باشیم هەبوو بەرامبەری بۆ ئینسان نابێت لە کاری باش پەشیمان بێتەوە با کارەکەی بۆ خوا بێ. هەر کەسێک خراپەی بەرامبەری کردی ئەتو چاکەی بکە لەبەرەوەی زیاتر شەرمەزار دەبی چکە ئینسانیت باشتر لەوەی کە تو خۆت عەرزکەی وەڵام من خراپەی دەکەم و دەسەڵاتم هەیە و قووەتم هەیە کورەوە هیچ نییە چکە ئینسان مردن هەیە کە تو مردی ناژی دەژیەوە دوای پشێمان دەبیەوە ئەوەیە پشێمان بوونەوە برای من. کەواتە پێویستە ئینسان هەندێک جار بیر لە کارەکانی خۆی بکاتەوە ینی چ کارێک شایانی وەیە کە پەشیمان ببتەوە. بە قورعان کاکۆ هەر کارێک ئەتوو کە بەڕێک و پێچی کردت ئەوەڵ شت درۆی مەکە درۆ ماڵوێرانیە خیانەت مەکە لەگەڵ ڕەفیقێت ئینسانیەت بەکاربینە نابێت و کابراایەک فەقیرە تو بچی بێ وڵی خراپە بابە تۆ نەدەی ناسی نەیس خراپی چییە فەقیرە دەوڵەمەندە یان دەوڵەمەندی تو لە خۆ دەوڵەمەندی خۆ عالەمی دەوڵەمەندی خۆ هەر چێشی لەسەر خەڵکی یان لافیتەی لێ دەیەوە چ معنایە چییە ئینسان چییە ئینسان ژیان چییە؟ کەواتە ئەوانەی لاف و گەزاف بە سەرخەڵکی لێدەم پەشیمان دەبنەوە کرد زۆر پشێمان دەبنەوە لە ئاخری شەر پشێمان دەبنەوە بەزە تو کە خراپەکەت کرد باشی چێ مرۆڤ پێویستە لە ژیانیدا لە چی پەشیمان بێت؟ واللهی ئەخە لە ڕووی دینەوە یان لە ڕووی ژیانی بەگشتی واللهی لە ڕووی دینەوە چۆن و لە ڕووی ژیانی شۆ واللهی لە ڕووی دین ئەتوو هەر شتەشی بکەی ئەگە لە بۆ خوای نەوی هەر پەشیمان بوونەوەی لە ئاخیرەت بەس ئەگە لە ڕووی ژیان بی ئیدی بەخۆی زەرەر و قازانچەیە ناخۆشی هەیە ئینسان دەبی تەعامل بکات ئەو ژیانە بەخۆی قورسە ونیا پەشیمان بوونەوە هیچ دادت نادا لە هیچ شتێکی بەس لە ڕووی دینەوە پەشیمان بیەوە باشە بەس لە ڕووی ژیان پەشیمان بوونەوە هیچ دادت نادا بەس پێویستە بەهێزبی بەرەنگاری هەموو شتەکان بیەوە ڕۆژانە ئەو شکستانەی دەبینی ببتە ئەزمونێک لە بۆت لە ژیاندا یعنی دووبارەی نەکەیەوە کەواتە ئەزمموی کەسانی دیکە وەرگین پێش ئەوەی کارێک بکەین و پەشیمان ببینەوە. واللهی بەخۆی ئەزمموی خۆت باشترین چەکە لە بۆەوەی ئەتوو بەرگری لە ژیانی خۆت بکەیت بەس ئەزمموی خەرچی لەوانەیە ئەو بە شێوازەشی تووشی شکستێکی بووە لەوانەیە لە بۆ تو ئەوهانێ لە بە هەندێ ئەزمموی خۆت باشترە یعنی بەخۆت بە ئەو شکستانێ بەخۆت دێتە پێشت بەوەی ئەتوو زیاتر فێرە ئەزمموی باشە نەک بە دەوروبەرت چکە وەکو دەوروبەر دەبتە ئەوە لاساییکردنەوە یان بابرێن لەوانەیە بە شێوازەکی سەرکەوتو نەتوانی ئەوەکان بکەیەوە وەکو خۆت چ شتێک هەیە زۆر برەی لی پەشیمانم لە ژیان؟ واللهی ئەمن لە هیچ شتێکی پەشیمان نیمە لە هیچ شتێکی چکە ئەو شکستم زۆر دیتە ناخۆشیم دیتە یعنی بابرێن لە بۆ نمونە زۆر پارەداریش بوومە هەشم بووە بەس لە هەما کاتیشدا ڕاست زەرێرم کردی یەک نەرم نەما 3 ملیۆنیش لە سەقەردار بوویمەوە بەس قەت پەشیمان نەبوویمەوە چوویمەوە ئیش و ئێستاش لە خوای بەزیادبی هەموو شتێکم هەیە لە سیارە و لە خانی و لە پارە و لە ئیش و لە هەموو لە هیچ شتێکی نەقسم نییە ئێستا الحەمدولیلا بەس لەبەرەوەی پەشیمانیش نەبوویمەوە چکە لەبەرەوەی ئەو شتانێک کە دێتە پێشم دەزانم خوای گەورە دەینی ئەگەر لە ڕووی دینەوە بەڵڵاهی پەشیمان بوویمەوە یعنی ئەگەر خراپەکەم کردوی شتێکم هاویتە پێش لە ڕووی دینەوە بەڕاستی پەشیمانم
بەس دینیەوە لە هەندێک کار و کردەوەی خۆت پەشیمانی طبعا هەموو کەس ئینسان ئەگە بەڕاستی لایەنی دینی هەبی دەبی پەشیمانبی بەس لە ڕووی دنیاوە بەڕاستی هیچ شتێک ئیوەی نییە پەشیمانبی هیچ شتێک ئیوەی نییە ئارێوەڵە خەڵکانێکەنە کاری باش بەرامبەر مرۆڤەکان دەکەن دوای ئەو مرۆڤەی کە باشی بەرامبەری کردو باش نەبێ بەرامبەری دەڵێ پەشیمانم لەو باشانەی کە کردیتم ئایا دەکرێت مرۆڤ لە کارێکی باش خۆی پەشیمان بێ واللهی ئەوانە مەسلحەت چینە ئەوەی بابرین داوای ئێستا ئەم چاکە لەگە برادرێکی خۆم دەکەم ئەگەر ڕۆژێک ئەو برادرم چاکەی نەدامەوە ئەوە دیارە ئەمیش مەسلحەت چیمە گلەی لێ بکەم گلەی لێ ناکەم لەبەر ئەو چاکەم لە بەخاتری خوای کردی لۆ پەشیمان بۆ لێ من هەلەوی پەشیمان نیمە نابەخوا بەس لەوەی پەشیمانم کارێکم کردبی بەڕاستی گوناحبی ئەگەنا بەڕاستی لە بەرامبەر خەرچی هیچ پەشیمانیمە چونکە ئەوەی کە دەیکەم بە قەنەعاتەوە دەیکەم وەکو پیاوەتیەک دەیکەم وەکو لە بۆ خوای دەیکەم لۆ پەشیمانمەوە هەر ئێستا هەزار چاکەم لەگە برادەرەکەم کردبی وەڵی هەمووی بە چروچایشی دادامەوە وەڵی دەرەم گەردەنت خۆش ئازابی لەبەر ئەوەی ئەمن لە بۆ توم نەکردیا ئەمن لە ئینسافی خۆم کردیتم ئەم لە بۆ خوای کردیتم وەڵی هەشتەشی لە بۆ خوای نەیفشەیە با بزانم وەکو گەنجێک لە چ شتێکی ژیانت پەشیمانی ولا لە ناسینیان شخصی پەشیمان بووم لە ناسینی هەندێک کەس پەشیمانی چی وایە کردووە کە پەشیمان بی ولا برم چیوا کردیا بەرامبەروان هەر سنما لێیان نەکەم یعنی لە پیاوەتی بگرە لە پارەی بگرە لە قەزی هەموو شتێک هەر سنما لێیان نەکەم شکابرای گۆ بێوەفا بوون بەرامبەر ولا بێوەفا بووم کەسا سفەت نەبووە میش لە بە هەندێ لێیان پەشیمان بووم ئەو کارانەی ئەتوو لە بەرامبەر و کەسانە کردت لە پێناو خوا بوو یان لە پێناو برادراتی بوو ولا لە پێناخوا بوو قەزە پیاوەتیش بلوم کردن بەس شکابرە گوتیان لە بەچاوی نەبوو باشە چ شتێکی دیکە شانی ئەوێ مرۆڤ لێی پەشیمان بێ ولا برم شتێک پەشیمان مرۆڤ بەس دینیمانی هەبی بەستا دنیا کاتیا تاکو ئێستا لە ژیانی خۆ لە چ شتێک پەشیمان ببیەوە یعنی لە ناسینی کەسەکان لە کار و کردەوەکان لە چ شتێک پەشیمانی وڵی چیوە شتی وا ناتە پێشم هەتا لێی پیشەمان بم هەر شتی چاکەم کردێ و شتی خێر و خێراتم کردێ و ئینسانی باشم خۆشویستە ئینسانی بەدینم خۆشویستە و هەر لەو شتانێ ئەو کەسانەی کە خۆشت دویستونە کاری باشت بەرامبەر کردوونە لە بەرامبەردا بێوفا بوونە بەرامبەرت ناوەڵە بێوەفا نەبوون هەموو مووقفیان هەبووە ئەمریش بدون مقابل ئەو خێر و ئەگەر پیاوەتیم کردی ئەگەر چاکەم کردیبی بدون مقابل کردیت لە پێناوی خوای لە پێناوی ئەو کەسانەی کە کار و کردەوەی باش دەکەن چاکە بەرامبەر خەڵکی دەکەن لە پێناوی خوای ئەگەر مرۆڤەکە باشیش نەبێ بەرامبەری ئەو پەشیمان نابێتەوە دەرێ بۆ خوام کردووە هەرێوەڵە دوای لۆ خۆم کردێ لۆ کەسم لە کردە هەر شتێکشمان کرد لێ خوا خێردم نووسی ئەمە مەمنینەوەندە ئەو قسەینە شتێک پەشیمان ببێتەوە لە کردەوەی خراپ لەکردەوەی خراپ بەڵێ باشە تۆ وەکو خۆت بزانم لە چ شتێکی ژیانت پەشیمانی وڵای ئەو شتانەی کە ویستم بیکەم یعنی بە چاکە نەمتوانە یان ژیانەکەم بەڕێکردە کە لەو وەختی ژیانم نەمتوانێت ئەو شتێککە دەمەوێ بجێبەجێ بکەم وچی چی برێ مەسەلە خوێندنەکە لۆم نەسوڕایە خوێندنەکەم تاوا نەکردیان هەر شتێکی لە بابەتان نێوانی و ئەو مادووبوونەی خۆم لەگە بەرهەمەکەی خۆم لەوانێ نهاتوتە جێ یعنی ئێستا هاتوو کە نەتخیندیا نەچێ ناو پرۆسەی خوێندن تەواوت نەکردیا بەڵام تەواوت نەکردیا وەکو پێویست یانی و خوێندنم کردیە برێ ئەو تومعی هەمووە ئەو دەمای حۆڵمدا لۆم نەگونجایە ئێستا پەشیمانی دوایش کە لۆم گوجای احتیمالە لۆم نەسوڕا وەکو فکریان یعنی مێشکم تەواوی وەرنەگرتووی معلومات و شتەکان لەو بابەتانە زیاتر کەس هەیە لە ناسینی پەشیمان بیەوە یعنی شخصەشی بناسم پەشیمان بیتەوە یان برادراتیت کردبی جیرانت بووبی یان برێ جیرانی و کەسەی بوومە پەشیمان بوومەیان لەگەڵ کەسەی هاوچکەوتم کردیا پەشیمان بوویمەوە ناوەڵ لە چ شتێکی ژیانت پەشیمانی بە خدای ئامۆزا پێشتر ئەم هەندێک وەخت خۆی لە باش نەبووم بەڕاستی پێ برم بەڵام ئێستا لەگەت تووشی نەخۆشیێک بووم کرۆنە بووم پار ماجی دەبوو لەوەتیان ژین خۆمە باش زانم بەڵام پێشتر وڵایی باش نەبووم یعنی لە ڕووی دین و لە ڕووی هەندێک شت کەش کەواتە نەخۆشیەکەت بۆ هۆکارێک لە بۆ گەڕانەوەت بەرێ نەخۆشیەکەم بۆ هۆکارێک بەڕێ
بەڕاستی بێم نەخۆشیەکەم ئەمان پێشتە بەڕاستی لە ڕووی دینیش زۆر ئەوەنەوە بەڵام ئێستا لەگەڵ ئەوەکە نێژش دەکەم بە تاواتی گەڕامەوە لە ڕووی ئەم شتەچی ئێستا تۆبەت کردی و گەڕایەوە بارێت تۆبەم کرد لەگەر کرۆنەکەم ئەم چکۆم کرۆنەکەم کرد زۆر بەخراپی بە دوو ئۆکسیجە پشیمدات وعدمدا وتم بەس ئەو زارە چاپ ببم من زارشکە ئەوانی کە کریتم دووبارەی نەکەمەوە ئێستا ژیانی ئێستا لەگەڵ پێشگەڕانەوە زۆری فەرقە بەێ زۆری فەرقە ئێستا بە خدای ئەوەی یعنی بەڕاستی ئەوی لۆ خۆی بگونجێوتەوە ئەمە نێش بە تایبەتی نێش سەرەکی ئیسلامە ئەمە بەچی ئیسلامی بە نێش ئێستا من نێش دەکەم بەخوای زابەزاس بەنیان بێتێکەنا معدەل نێژەکان بە کامی دەکەم هەر پێنج فەرزە لە ڕووی دەرونیەوە چۆنی وابزانم لە کاتێک کە نوێژ دەکەیت چۆنی لە ڕووی دەرینەوە زۆر باشم پێشتر دایم درمتون بوو پێشتر پێشەوەی نێژ بکەم دایم درمتون بوو یعنی دایم حەسەبی دەبووم بەڵام ئێستا نا ئێستا لەگە پێشان لە پارکردنم کرد لەو کاتی ڕام زۆرم فەرق کردیان بە خۆم عسپێ دەکەم زۆرم فەرق کردیان پەیامت چییە بۆ کەسانێک کە وەکو جەنابوون لە ڕابردوودا وڵی پێیام داوە لەو برادران دەکەم داوام لە هەموو خەرکەشی دەکەم بەڕاستیم ئەوەی لە خۆی بکە ئەو هەوە ئەویت کە هەموو فشەیە بەس لۆ خوای چکە پارە تەبی نەبی هەدەمری هەتبی نەتبی زۆر تەبی کەمت تەبی هەدەچێ بنە ئاردە کەمالم دەژمنی بەسەر بردنی باشترە نەک بە هاشک بەسەر شۆڕی کەسە بۆ لە ناسینی کەسەکان ینی پەشیمان بووی بەڵێ خۆزگە فرانم نەناسی باە بەرێوەیە ئێستا یەکمە حاز دەکەمە کەسمانێ ناسی باە ئارێ بەخوای زۆر کەسێ ئێستا دەبێ هەنەم ناسی باە لە ژیانمدا بریا نەشم دیتا باە لەبەرچی بە خودای زۆر کەسێ درێ یعنی بینی خزم و برادر ئەکۆ زاروێ خزم هەموو ئێستا بە خزمی خۆی پیاوە بەڵام هەموو خزمە چیش نا برادر زۆر لە خزم باشتر ئەوە شەیە پشێمبارمونە داد نادا لە یەکشتی پشێمان بووە لەوەی ڕوو لە خوای نییە ئیش بکە کاسی بکە ئەو ئیشەی خوا پێی ناخۆشە لەوەی پشێمان بە ئەوەی مەساز و مەلها ئەوەی شەراب و شەرابخانە ئەوەی زینای دەکە ئەوەی زەلام دەکوژی لەوەی پشێمان بووە پشێمبارمونەوە ئەوەی ئەتوو لە شتی خراپ پشێمان بێەوە لە شتی باش پشێمان بووە بڕۆ نوێژێکە پشێمان مەبەوە بڕۆ عەزیێ پشێمان مەبەوە خێری بکە پشێمان مەبەوە لە شتی خراپ پشێمان بوونەوە پشێمان بووە کە ئێستا ئەمە ڕوومان لە خوای نمایە ڕوومان بەو جمعە و پێنجشەمەی سرە گیرایە لە هەموو جێی خراپ مزگەوتی بەتالە لەوەی پشێمان بووە کە ئەتوو ئێستا ئیشش دەکەیت بە خۆت دەزانی خراپە و ئیشەکە دەکەی لەوەی پشێمان بووە مردنەوە هەر ڕێ بەڕێ دەگاتە جێ س ساعتت نمایە مارکاوە قەبرەکە دەپێشە گەلە قۆرە گەلە دوورە گەلە تاریکە پێ دوایە بە شێت ئاوتا سایی دەتوێ بگەی قوم دنیا خۆر بەسەر دنیا لە قسە خۆت مەدە لۆ شێت ئاوتا ساری ئەوە هەموو ئیشی شەیتانە کە تێن دوو ئیشی شەیتانی لە ئیش شەیتانی پشێمان بووە ڕوو لە خوا و قورئانێکە لە قورئان و خوای پشێمان مەبەوە چاوتان مازەکەم سلااو لۆنگۆ تۆبەی بکەم گەڕێنەوە دنیا لە کۆتاییە پەشیمانم لە ژیان هەندێک کارم بۆ هەندێک مرۆڤ کرد کە شایانی نەبوون دەبینم زۆر جاری وایە گەنجێک پەشیمانی دەردەبرێت وێنەی باوکی لە ستۆری دادەنێت کە باوکی کۆچی دوایی کردووە بەڵام تاوەکو لە ژیان باوکی مابوو دایکی مابوو نەدەچوو دەستیان ماز بکات و لە باوەشیان بگرێت کەچی ئێستا دەچێتە سەر گۆڕەکەی و گۆڕەکە لە باوەش دەگرێت پێش ئەوەی پەشیمان ببنەوە و لەسەر گۆڕی دایک و باوکتان بگرین ئێستا بڕۆن ماچیان بکەن و دەستیان ماز بکەن دەپرسم مرۆڤ لە ژیانیدا پێویستە لە چ شتێک پەشیمان بێتەوە لە تاوانەکانی پێویستە لە تاوانەکانی پەشیمان بێتەوە کە جاتنە چتۆ سەر تاوانەکانی تۆ لە چ شتێکی ژیانی خودت پەشیمانی زۆر شت پەشیمانم بەڵام ناکرێت ئێستا بۆ جەنابتان باس بکەم بەڵام زۆر شتێ پەشیمانم ئینشاءڵڵا دووبارەی نەکەمەوە ئینشاءڵڵا بەڵام هەندێک لەو پەشیمانیانە چییە بە فیڕۆدانی کات تا چیانی یەک لەوانە جارەوە بووە هەنی کات بووە بە فیڕۆدانی کات بۆ یان بۆ نمونە کارێک کە بە پەلە کردم بێ دوای لێ پەشیمان بوومیە کە هەڵە بووە سەهوو بووە کە دووبارەی نەکەمەوە باشە قەت لەوە پەشیمان بیەوە بڵێ دەبایە لە شوێنێک ئەو قسەم بکرد بایە بەڵام کە قسەکەم نەکرد پەشیمان بوویمەوە بەڵێ کاتی وا بووە لە هەنێ شوێن کە قسەیەکە بۆە بمکرد بایە نەمکردبووە وای بکرد بایە قسەکانت خۆش بوو لە تۆی گەنج دەپرسم پێویستە لە چ شتێکی ژیانمان پەشیمان ببینەوە وڵی گەورەترین پەشیمانی بە فیڕۆدانی کات
هەنی گەورەترین خەفەتیش تووشە بێ ئەوەیە دوێنێت لە ئەمڕۆت باشتر بوو بن ڕابردوود لە ئێستا باشتر بێ شایانی ئەوەی خەفەتی بۆ بخەیت تۆ تاکو ئێستا چ شتێک هەیە کە زۆر لی پەشیمان بی تەنها کات بە فیرۆدانە یان شتی دیکەشت هەیە بەڵا سپاس بخوا هیچ وام لە دەست نابێژ گەل لە کات یانە گەرە بە شتێکەوە بەستینم مابێ بەزایە مابێ خەفەتی بۆ خۆمەگینە گەنجەکان دەڵێن لە ناسینی فلان کەس پەشیمانم هاوڕێتی فلانم نەکردبایە با بزانم کەسی لە ناسینی پەشیمان ببیەوە نا سپاس بخۆم ئەی قەت لە ژیاندا لە شوێنێک دەبایە هەڵوێستێک بنوێنی قسەیەک بکەی قەت پەشیمان بیەوە کە قسەکەت نەکردی هەڵوێستەکەت نەنواندیە سپاس بەخواویش نەخێر مامۆستا دەپرسم لە چ شتێکی ژیانت پەشیمانی ئەو شتە چییە کە پەشیمانی لە بۆ دەردەبڕی والله ئینسان زۆر شت هەیە لە ژیانی خۆی پەشیمانە لێکە کردێتی ئەگەر بیزانی باە ئێستا گەنجی بگەڕاباوە وەکو خۆی ئەوەی کە دەمانزانی کە پێشترێ کردبوومان و ئێستا لێ پەشیمانین نەمان دەکرد ئێستا کە خەڵک زۆربەی یعنی بەدەستچیەوە گرفتارە لە ١٨ بەدەست خزم و کەس و ئەولادی زۆر شت هەیە لەگەر خزم و کەسی خۆی کردێتی ئەلەوەی پەشیمانە لەبەرە ئەو کەسەی لەگەری پیاوەتی کرد و چاکەی کرد تێگەیشتی شایستەی ئەو شتەی نەبوو مامۆستا لە چاکەکردن بەرامبەر هەندێک کەس پەشیمانی نەخێر ئەمن لەک لە خۆم ئەمن ئێستا لەو کەناڵە جوانەی گۆوە نەسیحەتی هەموو ئینسانەشی دەکەم هەر ئیشەکی ئینسانی و چاکە و پیاوەتیەکت کرد ئەتو لە ڕای خودای قەت لێی پەشیمان مەبە عیلاقەت بە مقابلت نەبی چونکە خوا بەندە ناسە ئەتو کە ئەو ئیشت کردیە خوا پاداشتی تو دەدا و خوا عیقابی ویشی دانایە لەبەر هەندی ئینسا هەندە شت هەیە قەت لێی پەشیمان نەبی بەڵام ئینسانیشین ئەمە بەشەرین هیچ کەسێکمان مەلائیکەت نینە ئەمە هەموو ئینسانین دەبینی هەندە جاران کە غەدرەکت لێ دەکرێ زوڵمەکت لێ دەکرێ شایستەی ئەوەی نی ئەتو کە مقابلوی زۆر گەورە بووی بەرامبەری و زۆر یعنی بەخشندە بووی کەچی داخی گرانم بەعکسەوە زۆر شتت وەرگرت لەبەر هەندە جارە ئیسا لە ناخی خۆی پەشیمان دەبی بەڵام ئەوەی دەدی بارەی دەکەمەوە ئینسان کە شتەی کرد لە ڕای خودای و قەت باشە مامۆستا زۆر بە کاری هونەریەوە سەرقاڵ بووی خۆ لە کاری هونەری پەشیمان نەبیەوە نەخێر کاری هونەری ئەمن توانیتم بەس هەر کەسەک و لە ژیان هیوایەتەشی هەیە پیاو هەیە حەز دەکا سیاسی بی پیاو هەیە حەز دەکا عالیم پیاو هەیە حەز دەکا نەجار بی تێگەیشتی ئەوەش هەر کەسەک و بە جۆرەی خۆی على ئەساس خزمەت بنەتەوەکەی خۆی دەگەینی کابرا بەنایەکی چاکە کە بینایەکی چاک دروست دەکا ئەوە خزمەتەکە بە شار وڵاتەکەی خۆی گەیاند ئەمش بینایەکی چاکم کرد خزمەتێکی چاکم کرد خزمەتێکم کرد ئێستاش کە ملەتی کورد شانازی پێوە دەکا هەر ئینسانەکیش هەر لە ورد هەتا گەورە لە منداڵی هەتا پیر لە بەرامبەری دابنیشی لێی تێرنابی لەبەرەوەی هەمووی لەسەر ڕەسەنایەتی و لەسەر کللتور و لەسەر مێژوونەتەوەکەی خۆم دەدوێم هیچ شتێک بێگانم نەیناکە ناوی لەبەر هەندێ ئەمن کە ئەو شەیکە کردیتم ئەوەندە ساڵە زۆر پێی بەرزم و لەوانەشە هەر ئەوە بی جەنابەت ئەمنی ڕاگررت و ئێستا کە وا پێم دەرێوەرە دوو قسەی بکە لە بۆ ئەو کەناڵەمان ئەگەر ناکابراایشی ئەتیادی بامە مچین نشت ناسی بامە وانە بوو و نەش و لەوانەیە ئەگەر هونەرمەند نەباما و ئەگەر مەسەرەن لە بواری هونەری ئەو هابرەک ڕۆشنبیریم نەبا مچینە نەم دەتوانێت ئەو ئێستا ئەو قسانەش بکەم ئەو چکە قسەکردن بەڕاستی ئیبداع یعنی هەموو کەدی هونەرە هەموو کەس ناتوانێت قسەی بکرا کابراایەکێ دەبینم مدیری دائیرە چییە یعنی مەشروعەکی لە دەستە لەگەم مەهندسەکەی 50 جاری لەسەر ئەو مەشروعی مناقەشەیان کردێ وەش تەلەڤیزیۆنێک دەستەکردی دەرێت جەنابەت و مدیری ئەو مەشروعی ئەرێ ئەو مەشروع ئیستیفادەی چیە لاڵ دەبێ و زادرێ یعنی ئەوە بزانە یان باشە مامۆستا باسی ڕابردووی پەشیمانی لە ڕابردووی تەمەنی گەنجێتی خۆت کرد دەمەوێت یەک دوو شتم پێ بڕێ کە لە تەمەنی گەنجێتی نەتکرد بێ ئێستا پەشیمانی دەرەی خۆزگە بم کرد بایە چییە شتا یان کردیتت دەرەی خۆزگە نەم کرد بایە دەمێ بە تایبەتی لەسەر تەمەنی لاویەتی
یەک دووشتم پێ بڵێ آخر هەندە شت هەیە ناخۆشە یعنی ئەتۆ دەبینی کە لێی پەشیمانی کە نەتکردیە زۆر زەحمەتە ئێستا گران لەسەر ڕادەوەستی بەڵام ئەمن چینە برادرانی هونەرمەندیشم زۆر دەزانن و لە خزمەکانیشم زۆر هەتا ئائیلەی خۆشم دەزانی ئەمن کاتی خۆی ئەسکەر بووم لە بەسڕای خۆشەویستێک لە بینی من و سەفیری وڵاتەکی دروست بوو ئافرەتێک بوو سەفیرەی وڵاتەکی بوو ئەمش ئێزباتی ئەسکەریوم لە سەیتەڕی سەفوان بووم ئیتر ئەو علاقەیە کە دروست بوو ئیتر زۆر تەتەوری کە تا گەیشتە ئەوەی کە ئافرەتە زۆر ئەمنی خۆش بێ و زۆر بکەومە بەرعەقلی و داوای هاوسەری لێکردم و نازام چوو کە ئەمن یعنی کوردەکی ئەوەندە سەخت نەشم دەزانی کوردایەتی ئەو های لێدێ و ئەمەندە دەمگو ئەمن کوردستانی بەزی بێرم بچم بەدە ژنەی بکەم دەیگو بابە دەتکەمە باشترین پیا من ئافرەتێکی دەوڵەمەندم ئەو هامە وە دەکەم لە زادێ بڕۆڵە حالم بە 5 ئیشارەتت بکە بە ملیار دلار لە من هەنە دەزانی دۆلار چی ئەو کاتی نە بە قورعان پاشیوی ئەو جا من کە هاتم گەیشتمە تەمەنەکی ئەلەوەی پەشیمان بووم زۆر کە نەمکرد لەوەی پەشیمان بووکەوە ئافرەتە داوای هاوسەرگیری لێکردی ڕەتت کردەوە بەڵێ ئەو جا دوعای لێکردم زۆر دوعای خراپیشی لێکردم یعنی هەندە زاران چکە دوعا هەندە زاران دەرێ دوعای مەظلومی خدای تەبارەک و تەعالا ڕەتی ناکات و هەندە زاران هەندە موسیبەتم داهاتە سەری ئێستا شەر دەرێ وەڵای دوعای ئەو ژنێ بە ئاواتی خۆم نەکەم ئەو هابوو یعنی زۆر شتەکە زۆر ئەو مامۆستا بە کورتی دوا پرسیارم ئەوەیە هەندێک زار پیا و قسێک دەکا قسەکەی دەرێ ئەو شتە دەکەم هەڵەشە بەڵام دەرێن لۆ پەشیمان نابیەوە دەرێ ئای بە پیا قسەشی کرد پەشیمان بێتەوە نا بزانە بەڵێ من پەشیمانی ئەوە نییە ئینسان ئەتوو بچی لەسەر شتێکی خراپ کە دوو کەسی بسڵمان بێ نەسیحەتت بکە برێوەرە ئەو ئیشەی مەکە ئەتوو کە عینات بووی بچی برێ هەر بکەم ئیشەکە خراپە هەموو دنیا دەزانی بن ئەتوو ئەگە پەشیمان بێەوە گەورەیە لۆتو خۆیان دەزانم پەشیمانی ئیشەکی زۆر چاکە پەشیمانی خۆی لە ئەوە نییە ئینسان لە خراپە پەشیمان خراپ جار هەیە پەشیمانی یعنی وڵاتێک نەجات دەدا عەشیرەتێک نەجات دەدا عائیلەک نەجات دەدا پەشیمانی هەندە جاران خزمەتێکی زۆر گەورە بە عائیلەکەت دەگەینی بە کۆمەلگەکەی دەگەینی چونکە هەندە شت هەیە زۆر خەتەرە ئەتوکە لێی پەشیمان نابی مەسیری عائیلەکەت هەمووی دەکەوتە خەتەر ئەجە پەشیمانی خۆ لە هەندە جاران ئەگە پێت برێم زەروریە یعنی دوور مەبینە زۆرش ضروریە مرۆڤ پێویستە لە ژیانی لەسەر شتێک پەشیمان بێت مرۆڤ پێویستە لە هەلەکانی پشیمان بێ ئەو هەڵانەی کە لە ژیانی ئەنجامی داوە بەرێ تۆکو گەنجێک چ شتێک لەسەر شتێکی ژیانی خۆت پەشیمانی چیت کردووە کە ئێستا پەشیمانی بۆ هەر ڕێژیان بڵێ پەشیمانم چ کار و کردەوەیەک وەڵاهی برم بەخوا لە هیچ پشیمانی بە لەخوای بەزەهەت بی لە هیچ شتێکی ژیان پەشیمانی ئەن حەمدولله وەڵا لە هیچ پشیمانیمە چی وای کردووە کە پەشیمان نەبیەوە لە ژیان بەخوا هەر مرۆڤ هەر شتێکی ئەنجامدا پێویستە پێشتر بیر لێ بکاتەوە لەسەر شتێکی ژیانی خۆت پەشیمانی وەڵی زۆر کەسە بۆ چاکەم بەرامبەری کردێ بەڵام ئێستا هەل نەبوو لێ پەشیمان بوویمەوە زۆریشە بووە ئینسانی چاک بووە چاکەم نەکردیە پەشیمان بووە لەگەریم بکە با باشتر بوو پەشیمانی لە زۆر شتم کردی لە گەنجێتی لە شتێک پەشیمانی وەڵی ئەو ژیانی گەنجێتی لە زۆر برادری وا بۆ بێسفەت بە لەگەری ئیشم کردیە بەڵام دوایە پەشیمان بووم بۆ چاکەم لەگەری کردیە هەندێک کار و کردەوەت کردووە دوای زانی تو خراپە باش نییە پەشیمان بیۆلی پەشیمانی تەبان ئارە زۆر پەشیمانم باشە مرۆڤ پێویستە چ کاتێک پەشیمان بێتەوە وەڵی لەو کاتێکە ئینسانی بێسفەت دەناسی پەشیمان بیەوە لێ کە چارشکە چاکەی بەرامبەر نەکەیەوە گەر هاتۆلات باشە پێدوانی ئەگەر چاکەکانمان لە پێناوی خی گەورە بێ ئەگە کەسەکە وەکو دەڵێن سپڵەش بێ بێوەفاش بێ
ئێمە پەشیمان نابینەوە دەڵێن کارەکەمان لە پێناوی خۆی گەورە کردووە طبعا لەگەل پێناوی خی گەورە پەشمان بوون و پەشمانیش بیەوە دەتلو خوات کردیەوە لە خی گەورە بە چاکە ئیشال لۆ دەنووسێتن سپاس بۆ خوا لە هیچ شتێکی پەشیمان نیمە تا ئێستا هەموو شتێکم بە باشی لۆ هاتە ڕێ و ئەلحەمدوللا سپاس بۆ خوا لە هیچ شتێ پەشیمان نیمە چ شتێک وای کردووە کە پەشیمان نەبی وڵی لە خوای بە زیادی خۆشببختی و خۆش گوزەرانی و ئیتر لەخوا بە زیادی من هەر شتێک هاواتم هەبوو هاتەدی لە خوای بە زیادی پەشیمان نیمە سپاس بۆ خوا زۆر باشە لە تەمەنی لاوێتی گەنجێتی هیچ کارێک هەڵسوکەوتێک نەتکردووە ئێستا برێ خۆزگە نەم کرد بە پەشیمانە کەس هەیە لە ژیانی هەڵسوکەوتی نەکردی بەس ئەو کاتێ مەزەلەن نازانی لە مانای ژیان یان لە مانای دنیا یان لە ئیمان شارەزانەوی لە دین و ئیمان ئەو کاتی نازانین لەوانی ئەتیمالاتی تۆزەگە ینی بەلا ڕێدا ڕۆشت بە شکر بۆ خوا خوای بە زیادی باوەڕ ناکەم لە ژیانم پەشیمان بمەوە هەڵەشم کردبی زۆر شکر بۆ خوای باشە بە بڕای تۆ کاتێک کەسێک قسێکی هەڵە دەکات یان هەڵوێستێکی ناشایستە دەنوێنێ ئەگەر بڵێ پەشیمان بوومەوە عیبە نەخێر پەشیمان بوونەوە هیچ عیبنە لۆ عیبە هەموو شت هەم کەس ئامادەیە یابانێت هەڵە بکاتن لە حاڵەکەی خۆی با پەشیمان تۆ برێ پەشیمان مداوە لێ بردون دەکەم ئەتیزار بخواستن زۆر زۆر تەبیعە کێشک نییە زۆر باشترە لەوەی کە بڵێ وڵا پەشیمان بۆیان کابرا لی لە ڕێگراچی یان کێشەی بۆ دروستکایان عقدێک لە دری دروستبی جار وایە دەبینین کێشەی گەورە لەسەر قسێک ڕوودەدا کابرا دەڵێ بۆ نمونە قسە لە کوردەواری هەیە دەڵێن پیاو لە قسەی خۆی عیبە پەشیمان بێتەوە کەسێکە پەشیمان بێتەوە ڕەنگە زۆر کێشە چارەسەر کرێ زۆر لە زۆر مشکلەی گەورە بپارێزرێ حتمما وایە دەرێ سواری کەری عیبەکە هات نەخواردوو عیبەکە کابرا هەر کەسێک قسەیش کرد زۆر زۆر باشترە وا بکاتن باشترە بەڵێ خۆشەویستان و ئەیزان ئەوەی بینیتان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر پەشیمانی بەڵێ هەر مرۆڤێک کارە و کردەوەکانی لە پێناو خوای گەورە بێت پەشیمان نابێتەوە ئەگەر مرۆڤەکەی بەرامبەریشی وەکو پێویست ڕێزی لێ نەگرت یان باش نەبوو لە بەرامبەری ئەو لە کارە باش و چاکەکانی خۆی پەشیمان نابێتەوە کاتێ مرۆڤێک کارێکی باش دەکات لە داهاتوودا خۆی سوودی لێ نەبینی منداڵەکانی سوودی لێ دەبینێ یان نەوەکانی سوودی لێ دەبینێ جاگرینگە مرۆڤ کارەکانی کردەوەکانی بۆ خوای گەورە بێت باشیەکەی بۆ خوای گەورە بێت نەک بۆ دەستخۆشی مەعەتکردنی یان بە باشکرد خەڵکی بە باشە نایبین و لە پێناو خەڵکیدا کاری باش بکات هەر کارێک لە پێناوی خەڵکیدا بێت دڵنیا بە پەشیمانی لە دواوایە بەڵام هەر کارێک لە پێناوی خوای گەورە بێت پەشیمانی لە دوان نییە دەبینین خەڵکانێک زۆر گرنگجی بە جلوبەرجیان بە ستایلیان بە خانوویان بە ناوماڵیان دەدەن لە پێناوی ئەوەی کە خەڵکی لیان ڕازی بێت یان خەڵکی دەستخۆشیان لێ بکات ناویان بێنن بڵێنەها کەسانێکی وان دەبینین خەڵکانێک هەیە بەداخەوە ژنهێنانی لە پێناوی ئەوەیە خەڵکی بڵێن خێزانەکەی جوانە یعنی ئەو کار و کردوانە وا لە مرۆڤ دەکات لە داهاتوودا پەشیمان بێتەوە هەندێک لە خەڵکی پەشیمانە لەبەرەوەی کاریان بۆ مرۆڤانێک کردووە کە باش نەبوونە لە بەرامبەریدا هەندێک کەس پەشیمانە لەوەی کە نەیانتوانیوە یان دەیانتوانی یارمەتی مرۆڤێک بدەن و یارمەتیان نەداوە هاوکاریان نەکردووە جا بە هەر جۆر و شێوازێک بێت یاخوازم لە کاتەکانی ژیانمان سوود وەرگین چونکە لە داهاتوودا ئەگەر سوودی لێ نەبینین بەداخەوە پەشیمانی دیسان دەڵێن پەشیمانین لە تۆی بینەریش دەپرسم لە چ شتێکی ژیانی خۆت پەشیمانی